مشتومڕی گەرم لەسەر بابەتی ڕێکەوتنی 25 ساڵەی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری گەلی چین لە ناوخۆ و دەرەوەی ئێراندا بەردەوامە و ڕاهەندی هەمەلایەنەی بەخۆیەوە گرتووە. لەلایەک حکومەتی تاران ئەوە ڕەت دەکاتەوە ئەو ڕێکەوتنە نهێنی بێت و واژۆ کرابێ، لەلایەکی تریشەوە نایارانی ناوخۆی و دەرەکی ڕێکەوتنەکە سوورن لەسەر نهێنیبوونی و ئاشکرانەکردنی نێوەڕۆکەکەی. ئەو ڕێکەوتنە ناونیشانی بەرنامەی هاریکاری هەمەلایەنەی ئێران و چینی هەڵگرتووە و سێکتەرەکانی سیاسی، ئاسایش و بەرگری، ڕووناکبێری و کشتتوکاڵ، ئابووری و گەشت و گوزار و نەوت و وزە و زانستی ژێرخانی پەیوەندیەکان و تەکنۆلۆژیا، بازرگانی و چەنددروستی و بابەتی تریشی گرتووەتەوە. بەپێی سەرچاوەیەکی وەزارەتی دەرەوەی ئێران، ڕێکەوتنەکە بە هیچ شێوەیەک نهێنی نییە و زۆر سروشتیە، بەر لە واژۆکرانی بڵاو ناکرێتەوە. هەر ئەو سەرچاوەیە بە پێگەی خەبەر ئۆنلاینی ڕاگەاندووە، ئەو بەڵگەنامەیە دوو لایەنی هەیە و تێبینی خۆیان لەسەر بڵاوکردنەوەی هەیە. بە تایبەتی لەم کاتەدا بڵاوکردنەوەی زیانی هەیە بۆ ئەوانەی کە دەیانەوێت لەمپەر لە ڕێگەیدا دروست بکەن. محەممەد ڕەزا سەباغیان ئەندامی پارلەمانی ئێران جەختی لەوە کردوتەوە کە نابێ پەرلەمانتاران لەو ڕێکەوتنە ئاگادار نەبن، بۆیە ڕاگەاندووە نابێ ئەو شێوەیە کە وەزیری دەرەوە و حکوومەت دروستی دەکەن ئێمە هەروەکو ڕێکەوتنامەی ئەتۆمی لە 20 خولەکدا پەسەندی بکەین. هەر لەو بارەیەوە محمود ئەحمەدی نەژاد سەرکۆماری پێشووی ئێران ئەو ڕێکەوتنەی بە نهێنی ناوبرد و وتی هەر ڕێکەوتنێک کە نهێنی بێت و بەبێ لە بەرچاوگرتنی خواست و ئیرادەی گەل و بەرژەوندی وڵات بێ هیچ نرخێکی نییە و گەلی ئێران ڕەتی دەکاتەوە. بەڵام ئەمیر حوسەینی قازی زادە کە سەرۆکاتی پەرلەمانی بەڕێوە دەبرد بەرگری لە حکوومەت کرد و ڕاگەیاند کە نوێنەران لە لیژنەکانی ئابووری و ئاسایش ئاگادارن و بابەتی وەبەرهێنانی هاوبەش هێشتا نەنووسراوە، ئیتر چۆن بدرێتە ئاژانسەکانی میدیا. چاودێرانی سیاسی بڕوایان وایە گرنگی دانی ئێران بە ڕێکەوتن لەگەڵ چین و رووسیا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەهیوابوون لە ئەوروپا لە دوای ئەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئاتۆمی کشایەوە. بە تایبەتیش هەردوو وڵات خاوەنی مافی ڤیتۆن لە ئەنجومەنی ئاسایشدا و لەو کاتێک کە ئەمریکا گوشار دەکا بۆ نوێکردنەوەی سزاکانی سەر ئێران کە بڕیارە بەپێی ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ناوەڕاستی ئۆکتۆبەری داهاتوودا کۆتاییان پێبهێنرێ، بە تایبەتی ئەو دوو وڵاتە هەڵبژاردەی ئێرانن بۆ کڕینی چەکی پێشکەوتوو، بە تایبەتی نوێکردنەوەی هێزی ئاسمانی و سیستمی بەرگری و پێشخستنی جەنگی ئەلکترۆنی کە مەوداکەی هەزاران کیلۆمەتری ناوچەکە دەگرێتەوە. لەم کاتەدا کە کەمپەینی هەڵبژاردنەکانی ئەمریکا لە گەرمەیدایە و لەلایەک ترامپ بۆ ڕاکێشانی سەرنجی لۆبی زایۆنستی هەموو گوشارێک دەخاتە سەر ئێران، لە هەمان کاتدا ئەوە نامەیەکە بۆ دیموکراتەکان کە بە سەرکەوتنی جۆ بایدن بە زووترین کات بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنی ئاتۆمی و بازاری ئێران بە تەواوی ڕادستی مۆسکۆ و پاکین نەکەن، چونکە پێگەی جیۆسیاسی ئێران چەندە گرنگە بۆ رووسیا و چین زۆر زیاتر لەوە بۆ ئەمریکا و خۆراوە گرنگە و با تەواوی لە دەستانی بە قازانجی نایرانیان تەواوی بەرژەوەندی هاوپەیمانەکانیان لە کەندای فارس و دەریای عومان و ئۆقیانوسی هیندی دەخاتە مەترسیەوە. بە تایبەتی یەکێک لە مەبەستەکانی ئەو ڕێکەوتنامەیە ئەنجامدانی مانۆڕی بەردەوامی سەربازیە و بەشە لە ناوچەکەدا کە ئەمریکا و هاوپەیمانە عەرەبەکانی نیگەران کردووە.